سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینیرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتەوەڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خەڵکی دێولان دژ بە خراپی ڕێگەوبان بەربوونەوەی ئۆتۆمۆبیلێک بۆ نێو بەنداوی داریانی پاوە بانگرتنی بازاڕیان لەوان و ئیدامەی ناڕەزایەتیەکان لە باکووری کوردستان بانگرتنی سەرتاسەری کارمەندانی بانک لە ئێران و هێرشی ئیسرائیل بۆ سەر هەواڵنێران و ڕۆژنامەنووسان لە نەخۆشخانەی ئەلەقسا. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خەڵکی دێولان دژ بە خراپی ڕێگەوبان ڕۆژی چوارشەممە 15 خاکەلێوە دانیشتوانی گوندەکانی سیس و سرنجیانەی سەر بە شارستانی دێولان بۆ جارێکی دیکە دژ بە خراپی ڕێگەوبان کۆبوونەوە و جادەکانی ئەو ناوچەیان داخست. بەوتەی هاونیشتمانیان بەهۆی ترانزیتی بوونی جادەکە و هاتوچۆی بەردەوامی بەرهەڵگر و کامیۆن مێحوەری دێولان بۆستنە لە ناوچووە و بەرپرسانی ئۆستان هیچ بایەخێکی پێنادەن. هاوڵاتیەک لەو بارەوە دەڵێت ساڵانە بەهۆی خراپی ڕێگەوبان و نائیستانداردبوونی جادە دەیان کەس دەبنە قوربانی چەند جار کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە بەڵام هیچ ناوەندێکی دەوڵەتی سەرنجی بە داواکاریەکانیان نەداوە. دەست بەسەرکردنی جەواد محەممەدی فەرد لە شاری ورمێ ڕۆژی سێشەممە 14 خاکەلێوە جەواد محەممەدی فەرد تەمەن 44 ساڵ لە هێرشی مەئمورانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی لە شاری ورمێ دەست بەسەر کرا. سەرڕایەوەی کە دادگای شاری ورمێ تا 26 خاکەلێوە دەرفەتی بە جەواد محەممەدی فەردا بوو تا بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی خۆی ڕادستی هێزانامنیەکان بکات، بەڵام ڕۆژی سێشەممە هێزەکانی حکوومەت بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردە سەرماڵەکەی و ناوبراویان دەست بەسەر کرد. مانگی پوشپەڕی ساڵی 1402 جەواد محەممەدی فەرد لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ورمێ بە تۆمەتی ئەندامێتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم لیدری ناڕەزایەتیەکان هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات و بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی بە 5 ساڵ و 2 مانگ زیندانی تەعزیری محکوم کرا. شایانی باسە کە ناوبراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژیناژ لە شاری ورمێ دەست بەسەر کرابوو. بەربوونەوەی ئۆتۆمۆبیلێک بۆ نێو بەنداوی داریانی پاوە ڕۆژی چوارشەممە 15 خاکەلێوە ئۆتۆمۆبیلی گەشتیارێک کەوتە نێو بەنداوی داریانی پاوە و بەو هۆیەوە دایکێک و منداڵە تەمەن 5 ساڵانەکەی گیانیان لەدەستا. بە پێی زانیاریەکان ئۆتۆمۆبیلی بنەماڵەیەکی خەڵکی ڕەوانسەر و دانیشتووی شاری پاوە بە هۆکارێکی نادیار کەوتۆتە نێو بەنداوی داریان و شۆفێری ئۆتۆمۆبیلەکە ڕزگار کراوە بەڵام هاوژین و منداڵە تەمەن 5 ساڵانەکەی گیانیان لەدەستاوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری تەتەی هەورامان بەیانی ڕۆژی چوارشەممە 15 خاکەلێوە کۆڵبەرێکی خەڵکی گوندی کولیجی سەر بە شاری سەوڵاوە بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز کۆڵبەرێکی تەمەن 30 ساڵی خەڵکی گوندی کولیجی سەر بە شاری سەوڵاوە بە ناوی کەریم محەممەدی لە کاتی کۆڵبەریدا لە بەرزاییەکانی تەتەی هەورامان بەربۆتە خوارەوە بەڵام هەنگی مەرزی ڕژیم ڕێگەی نەدا و ئۆرژانسی هەوایی بیگوازێتەوە بۆ نەخۆشخانە. بە پێی دوایین زانیاری ئۆرژانسی هەورامان ئەو کۆڵبەریان بۆ ناوەندە دەرمانیەکانی پاوە گواستوتەوە و زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی لە بەردەستانیە. مانگرتنی بازاڕیان لەوان و ئیدامەی ناڕەزایەتیەکان لە باکووری کوردستان ڕۆژی چوارشەممە 15 خاکەلێوە دانیشتوانی شاریوان لە باکووری کوردستان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دووکان و بازاڕەکانیان داخست و دژ بە دەسەڵاتی ئەردۆغان خۆپیشاندانیان کرد. بە پێراپۆرتەکان خەڵکی شۆڕشگەر لە شارەکانی وان، ئاماد، ئەزمیر، ماردین، باتمان، ئیستانبول، ئادەنا، شەرناخ، گەڤەر و سێرت بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە کودتای سیاسی دەوڵەتی ئاکپارتی و دەست بەسەرکردنی عەبدوڵڵا زەیدان شارەداری هەڵبژێردراوی پارتی دموکراسی و بەرابەری گەلان خۆپیشاندانیان کردووە. بە وتەی وەزارەتی دەرەوەی تورکیا 98 خۆپیشاندەر دەست بەسەر کراون. برای یەکێک لە بربژێرەکانی دەم پارتی گیانی لەدەستاوە و چەندین کەسیش بریندار بوون.
هەروەها کانونی پارێزەرانی تورکیەش لە ئیستانبول بۆ پشتیوانی لە خەڵکی باکووری کوردستان کۆبوونەتەوە، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردووەتە سەریان جێگەی ئاماژەیە سەرەڕای هەوڵی زۆری دەوڵەتی ئەردۆغان بۆ وەلانانی عەبدوڵڵا زەیدان شارەداری هەڵبژێردراوی خەڵک، بەڵام بەهۆی گوشارەکانی خەڵک بۆ سەر دەوڵەتی ئەردۆغان ناچار بوون کە عەبدوڵڵا زەیدان وەک شارەداری هەڵبژێردراو بخەنەوە جێگەی خۆی. پشتیوانی خەڵکی ڕۆژاوای کوردستان لە خەڵکی ڕاپەڕەوی باکووری کوردستان. ڕۆژی چوارشەممە 15 خاکە لێوە خەڵکی ئازادی خوازی ڕۆژاوای کوردستان بە مەبەستی پشتیوانی لە ئازادی خوازانی باکووری کوردستان ڕۆژانە سەر شەقام و بەوەچنەوەی دروشت خۆپیشاندانیان کرد. پاش دەست بەسەرکردنی عەبدوڵڵا زەیدان نێونەری دەمپارتی لەلایەن دەسەڵاتی ئەردۆغان و ناڕزایەتی خەڵکی شۆڕشیێڕی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی ئەردۆغان، خەڵکی ڕۆژاوای کوردستانیش لە چەند شار ڕژانە سەر شەقام و پشتیوانی خۆیان لە براو خوشکەکانیان لە باکووری کوردستان دەربڕی. ڕێپێوانی خەڵکی شەنگاڵ دژ بە دەوڵەتی تورکیا. دانیشتوانی شاری شەنگاڵ لە هەرێمی کوردستان ڕۆژی چوارشەممە 15 خاکە لێوە دژ بە هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەر ئەو ناوچەیە و سەرکوتی وەحشیانەی خەڵکی باکووری کوردستان ڕێپێوانیان کرد. ڕۆژی ڕابردوو دەوڵەتی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر ئۆتۆمۆبیلێک لە شەنگاڵ و بەو هۆیەوە 2 کەسیانیان لەدەستا و کەسێکی دیکەش بریندار بوو. ڕۆژی چوارشەممە خەڵکی شەنگاڵ لە ڕێپێوانێکی ناڕزایەتیدا جنایەتەکانی دەوڵەتی تورکیایان بە توندی شەرمەزار کرد و داوایان لە دەوڵەتی عێراق کرد کاردانەوەی جددی بەرامبەر بە پێشێلکاریەکانی تورکیا هەبێت. بەشداربووانی ئەو خۆپیشاندانە هەروەها سەرکوتی وەحشیانەی خۆپیشاندەرانیان لە باکووری کوردستان مەحکوم کرد و داوایان لە کۆمەڵگەی جیهانی کرد لە ئاست سەرکوتگەریەکانی دەوڵەتی تورکیا بێدەنگ نەبن. مانگرتنی سەرتاسەری کارمەندانی بانک لە ئێران. کارمەندانی سیستمی بانکی ئێران لە کاتژمێر 11 بەیانی ڕۆژی چوارشەممە 15 خاکە لێوە بە دوای بانگەوازی پێشوەختە بەڕاگرتنی چالاکیە خزمەتگوزاریەکان دەستیاندایە مانگرت. کارمەندانی بانک پێشتر جەختیان لەوە کردبووە کە ئەمە تەنها هۆشداریەکە بۆ بەڕێوەبەرە ناکارامەکانی سیستمی بانکی ئێران و ئەگەر مافی فەرمانبەرانی ماندوو خانەنشینکراوی سیستمی بانکی وڵات بە دوواداچوونی بۆ نەکرێت و لەلایەن بەڕێوەبەرانەوە وەڵام نەدرێتەوە، ئەوە مانگرتن زیاتر ئەنجام دەدرێت. مانگرتووان هەروەها ڕانگەیان کە ئەگەر بەرپرسانی حکوومەت تا 20 خاکە لێوە هیچ وەڵامێکی ڕوون بە داواکاریەکانیان نەدەنەوە، ئەوە چالاکیەکانیان لە سەرانسەری وڵات پەرە پێدەن و مانگرتنەکەیان بەرفراوانتر دەکەن. گواستنەوەی سەمانە ئەسخەری بۆ زیندانی ئەڤین. سەمانە ئەسخەری خوێندکاری زانکۆی خوارەزمی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ئەڤین ڕاگوێزرا. سەمانە ئەسخەری لە خەرمانانی 1402دا لەلایەن هێزانیەکانەوە لە ماڵەکەی خۆی دەست بەسەر و پاش 20 ڕۆژ بەدانانی وەسیقە لە زیندانی قەرچەکی وەرامین ئازاد کرا. ناوبراو لە مانگی سەرماوەزی هەمان ساڵ لەلایەن لەقی 29 دادگای ئینقلابی تاران بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. جێگەی ئاماژەیە کە ئەو چالاکە خوێندکاریە لە مانگی ڕەسبەری ساڵی 1401 تاوی لە ڕەوتی شۆڕشی ژینا دەست بەسەر و لەلایەن لەقی 15 دادگای ئینقلابی تاران بە 18 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم و دواتر کەوتەبەر لێبوردنی گشتی و ئازاد کرا. مانگرتن لە خواردنی مستەفا ڕەمەزانی و سپیدە قولیان. ڕۆژی چوارشەممە 15 خاکە لێوە 2 بەندکراوی سیاسی بەناوەکانی مستەفا ڕەمەزانی و سپیدە قولیان لە ناڕزایەتی بە تەبعیدی بەندکراوانی سیاسی دەستیاندایە مانگرتن لە خواردن. بە پێی راپۆرتەکان مستەفا ڕەمەزانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی کەرەج لە ناڕزایەتی بە سەپاندنی سزای ئیعدام بەسەر شەهریار بەیات بۆ ماوەی 10 ڕۆژ دەستی داوەتە مانگرتن لە خواردن. هەروەها سپیدە قولیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین دژ بە بڕیاری دەستگای قەزایی بۆ گواستنەوەی سەعید مەدەنی و چەند بەندکراوی دیکە بۆ بەندی خانە دووردەستەکان بۆ ماوەیەکی نادیار دەستی داوەتە مانگرتن. شایانی باسەکە مستەفا ڕەمەزانی بە بیانووی دڕاندنی ئاڵای چین، رووسیا و عێراق لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکان، تێکدانی ئەمنیەتی وڵات و بڵاوکردنی پرۆپاگەندە بە 22 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخستنەوە لە زێدی خۆی مەحکوم کرا، بەڵام زۆرترین سزا واتە 6 ساڵ و 3 مانگی بۆ جێبەجێ دەکرێت.
ئەو بەندکراوە سیاسیە پێشتر بەهۆی لێدانی 2 دەرزی ساختە هەردوو پای فەلەچکراو بۆ ماوەی 7 ڕۆژ لە بەندی تاکە کەسی زیندانی قزل حەساردا ئازاردرا. دوا هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئیسرائیل بۆ سەر هەواڵنێران و ڕۆژنامەنووسان لە نەخۆشخانەی ئەلەقسا. ڕۆژی چوارشەممە 15 خاکەلێەوە ئارتەشی ئیسرائیل خێوەتی ڕۆژنامەوانان و هەواڵنێرانی لە مەحوەتەی نەخۆشخانەی ئەلەقسا کردە ئامانج و بەو هۆیەوە چەندین کەس کوژراون و بریندار بوون. پاشتنایەتەکانی ئارتەشی ئیسرائیل لە نەخۆشخانەی شەفا و دۆزینەوەی تەرمی 400 فلستینی لەو نەخۆشخانەیە، هەروەها کوشتنی 6 ئەندامی ڕێکخراوێکی نێودەوڵەتی بۆ یارمەتیدانی ئاوارە فلستینیەکان ئەمجارە هێرشی کردە سەر خێوەتی ڕۆژنامەوانان و هەواڵنێرانی نیشتەجێ لە مەحوەتەی نەخۆشخانەی ئەلەقسا. لە ئەنجامی ئەو هێرشەدا چەند کەسی مەدەنی و 4 هەواڵنێر گیانیان لەدەستا و 15 کەسی دیکەش بریندار. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا. فەرموو بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵ.